وشەویستەکەم علمی هەند جیهانە پەنەژماچە علمی تازە هەر فەرمایشتێ پێغەمبەری صلی الله عليه وسلم باس و نیشانەکە قیامەتی کەرۆنەوە ئاخر زمانی کەرۆ چا علمەنە ڕاژ بوو علمی تازە تەنەبوعات و ئینسانەکان پێی نێبزانە ژیان بەرەو کۆگەملو ئەی ئەگەر ئاقسێکە کرێنە لا پێغەمبەر و خوایە صلی الله عليه وسلم کە یەک کەلیمە نییە زوان شۆ زوانی شیرین شۆ بزیۆرە ئیلا وحیەنەوە خوا جەل جەلالوه وەستەنش دڵش فەرمایشتێوەما هەنە دوور و درێژەنە بە کوڵی خزمەتانە عەرزش کەرو کە عەبدوڵڵای کوڕی عەمر پەیما گەڵنەوە فەرماوە وەشەویستی پەنەواتە ئەگەر عەبدوڵڵا تۆ منی ڕۆی جەڕوان کەوتی دلێ خەڵکیەوە خراپی ئەسوەء الناس خراپترین خەڵک نزمترین ئاسشە فەسادێ فرە گەورە مەسائل و عەهد و پەیمان نیشانەبی ئەمانەت شا بە هیچ شێوازێ نەپاراست اختیلاف بینشانە دروست بی چەنی ئی پەنجێ لێوێرە ئاپاسە تا خاص و خراپ جەیەکتری نەکردیەوە منافق و ئیماندار جەیەکتری نەکردیەوە عەبدوڵڵا ماسوو فرە تەرسانە چار ڕۆیە واتم یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم چێش کەرەوە ئینسان ئەچار ڕۆنێ فەرماواش ئەمرش کردە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم أمره صلى الله عليه وآله وسلم أن يأخذ ما يعرفه عن الحق آنەی کە زانیش حەقی جعلومی شەرعی تندەسش گێرە بۆ جێبەجێش کرد ئانەی کە زانی باتیلا و ئینکاریش کردی بەگشت شێوازێ تەرکش کرد ئاگاڵ جە نەفسی وێڵ بۆ تن نەفسیڵ گێرە خەریک و پەروەردەیش ڕێکش کەرەوە ساقش کەرەوە بین وێت و خوان نیەتەکان ڕێکی کەرەوە وێڵ دروست کرد چونکە ئینسانی تازە پێی زەمەنی تازەی مەکرێ ئینسانی موسڵمان کاتەکەش چەنی گرچێوی سەرف کردێ بە چەنی وێش سەرفێژە کردێ مەبە وەش مەشغوڵ کەرەوە گرچێوە ئاگاژە دینداریش نەبوو کۆچی ئەخیر و فەرمایشتەکەوە فەرماوە ولا ينشغل بما يحل بالناس ويحدث فيهم ئانەی دلێ خەڵکینە دروست بوو بە زەجە و غەوغا ئانەی کە مێمل و خەڵکی رەمە بۆ ئێڵهاقش بوو ئێڵهاقش هەن سەر و نەفس و وێش و وش پەروەردەکرد پەروەردەکردە ئینسان وێش فرە گەورن شەریعەتە سانی مسلمان ئەشم بەشێ فرەجە کاتەکە وێش سەرف کەرەوە پێناو پەروەردە وێشن پێناو دروست بیە وێشن ئارۆ ئێمە کەوتێن مێڕۆ فرە خەتەرناک عهد و پەیمانەکە چەنەش فرە لاوازێ بێنێ ئەمانەت مەپارێزی و اختلافی نابینوی ئومەتەینە بڕواکەرە اختلاف و ئارۆ ئینسان تەرسای تەرسو خەمتا خوا عقوبەوە فرە گەورە ئومەتی بۆنە بۆنەوەی اختلافە بێ کەڵکەیەوە کە ئینا بینمان کە هیچ سوودێوەژ نییە ئومەت و ئیسلامی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم بە درێژایی مێژوێژ اختلافاتی بینشەنە بێن و وحدەت و سەفی چش بێن و وەرانوەر و کافراوە بە یەک ڕتم مردێن هەرو ئێمە لا ماوەجاری چانە ئەتیادیە جوولەکە حکومما کەر و موسڵمانەکە حکومما نەکەر چونکە وحدەت و سەفی بینمان نەمەنن ئەشم پانیشارە گر بلمێەوە بەڕاستی زانمێ چێش کەرمێت چەمێ وێما کەرمێەوە دەی ڕۆژگارێەوە ئەچینەنە ئانەی کە زانیش جێبەجێش کرێ ئانەی زانی خراپە دوور گونۆ چەناش خەریک و پەروەردە و نەفسڵ بە وێڵ مەشغوڵ مەکرد بڕواکەر ئی میلەت و کوردەیە باواچمێ ئەگەر 5 ملیۆنێ بۆ 5 ملیۆنە سیاسیێنێ 5 ملیۆنی اقتصادیێنێ 5 ملیۆنی ئەعلامێنێ 5 ملیۆنی عەسکەریێنێ کوورەکاکە خۆ مەکریۆ ئینێ گرچی و ئەشم خەڵک و اختصاص وش قسەش چێنەکەرەوە ئیتر ئی مەسائل و بەڕاستی ئەنتەرنێت و مەنتەرنێت هەیەش گرمە جە حەد و وێش تەجاوزمان کردە گەرەکمانە گرچیەوە نە قسەی کەرمە گرچیەوە نەکورە یەک کەلیمە منویسی سەر تۆ ماڵە کورە خوا محاسەبەڵ کەرەوە سەر و یەک حرفێ گولانەی شەریعەتە نەباس و نیم کەلیمەی کردیان نیم کەلیمە ئەگەر نیم کەلیمە بنویسی نویستڵ بە نیم کەلیمە نویستڵ ئوق پەی نەفەرێەوە ئاڵ دوان نەفەرەکەش کوشیشتا تولەکەڵ نەنویستن شەریعەتە نە پێسانە شەریکە نیشەنیژە کوشتەی ئاکەسەی جایچانەبی بە تەئید و کەسێەوە مەزانی پەشتەکەش چێشنە گرچێەوە ئێمە تەئید کەرمە یا دژن مەکرێوە پێشێوازی ئەشم بەی چەین نەفسوێڵ بزانە چێش و نەفسوێڵ موافقە و چێشش دژەنی ئینە گرنگە ئومێد کەرو ئی فەرمایشتێ پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاوێەوە بۆ یان نەخشێەوە فرە گەورە بۆ وەشەویستی کێشە بۆ خەریتەوە فرە گەورە و پێش کێشتێمێ تا زانمێ ئەچی ڕۆنەک بەتەنە ئێمە چێشکەن چەنی دەستگەرمێ شریعەتی ماوە چەنی خەریک و پەروەردەوەی ماویمە چەنی وازبارمە چا مەشاکیلا کە جیهان نەڕوومە مشکلەی گەورە و ئێمە ئینا دڵ و دەروونمانە چونکە هەتا ئینسانی صاف و ساغ دروست نەبوو
کۆمەڵگەی موسڵمان دروست نەبوو کۆمەڵگەی موسڵمانش دروست نەبوو ئومەتی ئیسلامی نمێوە سەر و قاچەکەوش خوای گیان داوا ئەوە نەکەرمێ ئەگەر ئێمە چی شایەنێ نەبیمێ تۆ ڕەحمەتە فرەفرن شایەنێ وروەستەیە ئی ئومەتێ ماکەرە یا رب العالمین